کۆی ڕووبەری زەوی پاکراو بە مەتر دووجا 2,716,250 مەتر دووجا پاکراوەتەوە و ژمارەی چێلگەی مینی پاکراو لەگەڵ شەڕگە کۆی گشتی 53 چێلگە پاکراوەتەوە و ژمارەی مینی دژەکەسی و ژمارەی مینی دژە تانک کە دوو جۆر مینن 2,997 مین لەناوبراون. بەداخەوە ئەم ساڵ ڕێژەی قوربانیان سەرکەوتووە، زیاتر بووە لە ساڵی ڕابردوومان لە ساڵی 24. ساڵی 25 دەتوانین بڵێن ڕووداوەکان زۆر زیاتر بوون. 18 ڕوودا و ڕوویداوە، یعنی 18 ڕووداوی جیاجیا لە شوێنی جیاجیا تەقینەوە بووە. لەو 18 ڕووداوە 17 کەس بریندار بووە و 12 کەسیش جانی لەدەستداوە کە ساڵی پار ئەو ڕێژەیە بەڕاستی زۆر کەمتر بوو. 4 جان لەدەستدانمان هەبوو لەگەڵ 7 بریندار. وەکو ڕووبەری پیسبوو لە بیدایەتی 776 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان هەبووە و لەو 776 کیلۆمەترە دەتوانین بڵێن 160 بۆ 65 پاکراوەتەوە.